بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ئەچینە سەر بابەتێکی تر ئەمڕۆ لە بابەتی مانگی ڕەمەزانی پیرۆز. ڕەمەزان قەڵغانە بەرامبەر ئارەزوو نەفسمان. خوای گەورە ئێمەی دروست کردووە، هەندێ تایبەتمەندی داوەتە مرۆڤ. خوای گەورە ڕوحی کردەتە بەری مرۆڤ، عەقڵی پێداوە، نەفسێکی پێداوە، پاشانش ئارەزووی پێداوە. ئەمانە هەمووی لە ناخی مرۆڤە شەڕەکەن، هەمووی لە ناخی مرۆڤە شەڕەکەن. تەماشای قورئان بکەین، لەوە دەست پێ بکەین. ئەفەڕەیتە مەن اتەخەذ ئیلاهن هەوا. هەیە خەڵکەیە، مرۆڤەیە، خوای گەورە فەرمێ ئارەزۆکەی کردەتە خوا، ئەیپەرستێ. خوا پەنامان بدە. ئارەزوو نەفسی حەز لە هەرچی بکا ئەیکا، ئیتر حەڵاڵە حەرامە چییەکی گوێی لێ نادا. طبیعەتی بەشر وایە، نەفس حەزەکە هەر شتێ خۆش بێ، ئیسراحەت بێ، تام و چێژی بێ، حەزەکە بیکە. ئیتر گوێی لەوە نییە ئەم نەفسی من و تۆ حەرامەیە حەڵاڵە. ئیمان پێتەڵێ ئەمە مەکە، حرامە، ئەبێ بە قسەی ئیمانەکە و بکەی، بە قسەی نەفسەکەت نەکەی، ئارۆزۆکەت نەکەی. ئیبن عەباس ئەفەرمێ لە تەفسیری ئەم ئایەتە، ئەفەرمێ هەوا و ئارەزوو لای هەندێ مرۆڤ نەعوذ بالله خوایە. ئەگەر ئیمانەکە ڕای نەگرێ، هەوا و ئارەزۆکەی ئەبێتە خوا و ئەیپەرستێ ئەو مرۆڤە. ئەمە ئیبن عەباس ئەفەرمێ لە تەفسیری ئەو ئایەتەی پێشووکە لە خزمەتی جەنابتان باسم کرد. کەواتە ئێمە ئارەزوو خۆمان نەدەینە دەستی نەفس و ئارەزووی خۆمان. شەرعێک هەیە دانراوە، ئەوەی حەڵاڵە پاڵمان پێوەنا، ئیمانە لە دڵمانە پێ ئەڵێ بڕ ئەوانە بکێ. هەر شتێکش ئارەزووی نەفسی خۆمان گەرەکێتی لەگە حەڵاڵەکە ئەگونجێ، ئەمە هیچ عیبی نییە. بەڵام ئەوانەی کە حرامن، ئەوە نەفسە پێمان ئەڵێ بیکە، ئارەزوومانە پێمان ئەڵێ بیکە، بەڵام لەوەی ئیمانەکە نەبێ. ئێستا تۆ بۆ نمونە مانگی ڕەمەزانی پیرۆز، ئەگە بە قسەی نەفسی خۆمان بکەین، ئەوەی ڕۆژوو نەگرین. نەفسمان تاقەتەمەی نییە 14 ساعات نیم و 15 ساعات بە ڕۆژوو بێ. وایە نەفسمان حەزی لەوە نییە بەس بین لە مزگەوت تا خۆمان گیر بدەین و نەچینە هەندێ شوێن و لەزەتی دنیای ئەمڕۆ نەقۆزینەوە بۆ خۆمان. ئێمە هاتوین ئێستا چیمان کردووە؟ بە قسەی ئیمانی خۆمان کردووە. خوا یارمەتی داوین، ڕۆژوو دەگرین، خۆمان دوورەکەینەوە لە خراپە. بەڵام ئەگە بە قسەی نەفسمان بکەین، نایگرین، ڕۆژوو ناگرین. ئەگە بە قسەی نەفسمان بکەین، ئەڵێم لە بەیانیەوە تاوەرە من ڕاکەم، پارە خۆم پایەکەم، خێرە زەکات بدەم، خێرە سەدەقە بکەم، هێ خۆمە کاکە، خەڵک فەقیرە بخۆی فەقیرە. نەفس وامان پێڵێ لە دڵەوە. بەڵام ئەوە ئیمانە، دەفعمانەکەڵێن نە، ئێمە هەمانە ئەبێ بەشی هەژار و فەقیر و نەدارەکەشی بدەین. ئەوە ئیمانە پێتەڵێ. ئەمە ئەبێ ئینسان بزانێ وریابی نەکەویتە دەست نەفسی خۆت، بکەوی خراپە. 30 ڕۆژ ڕەمەزان فێری ئەوەمانەکە ئێمە تەسلیمی ئارۆزەکانمان نەبین، تەسلیمی نەفسی خۆمان نەبین، و تەسلیمی ئیمان بین، ئەو دینداری کە لە دڵمانە هەیە. ئەگە تەماشا بکەین، خوای گەورە عەقڵ و ئارەزووی داوە، بەڵام مرۆڤ یاوردە هەردووی کۆ کردێتەوە. بەڵام دوو مەخلوقاتی ترە، هەرێکی یەکێکی داوا پێی. یەکێ لەوانە سەگیان لەبەران ئارەزوویانە یان عەقڵیان زۆرە؟ کامنی زۆرە؟ ئاژەڵ عەقڵی هەیە؟ نێتی، بەس ئارەزووی هەیە. ئەگە تەماشاشکەین لەولاوە مەخلوقاتی ترمان هەیە، ئارەزووی نییە، عەکسی ئاژەڵ. کێ ئەوانە؟ مەلایکەن، ئارەزوویان نییە. خوای گەورە هاتووە لە بینی ئەم دوو مەخلوقاتە بەشەری داناوە، هەردووی گرتووەتە جنسی بەشەر. بەشەر هەم خاوەن عەقڵە، هەم خاوەن چییە؟ ئارەزووە. ئەگەر خۆت دەیتە دەست عەقڵی خۆت، زۆر چاکە، ئیمانت سەلامەتەوێ و دنیا و قیامەتش بەختەوەرە بێت. ئەگە خۆت بدەیتە دەست نەفس و ئارەزووی خۆت، ئەفەوتێ بەرەوەی لاچی.
ئیسە لە ڕەمەزانە خۆمانە دێن دەست چی عەقڵمانە خەینە گەڕ تەسلیمی ئیمان دەبین ئەچینە پلەی چی مەلایکە خوا ئەمەنە ڕێزمان لێگرێت لە ڕەمەزانە بەڵام دوای ڕەمەزانیان پێشی ڕەمەزان احتیمالاً بکەوینە جارجار بکەوینە ئەو هەڵەوە لەورە بۆیە ئەبێ مرۆڤ بزانێ ئەم گۆڕانکاریە لە نێوانی مەخلوقاتە خوای گەورەی سفەتێکی پێداوە بەڵام بەشەر سێرەکەی هەمووی کۆ کردێتەوە فرق لە بین ئەو دوانادا ئەبێ ئێمە تەسلیمی بەو عەقڵە جوانەی کە خوا دایەتی تەسلیمی شەرع بین تەسلیمی شەرع بین نابێ بڵێین ئێستا بۆ من و تو دێین هەموو شتەکان هەر شتێ بەرژەوەندی مرۆڤی تایە ئیسلام لەگەڵایەتی ئەمەی تایە هەر شتێ شەرع وتی ئەوە خێری تۆی تایە چونکە ئەبێت تۆ بە عەقڵ بەڵام نەک عەقڵ لەسەرەوەی دین ئەوش نابێ وریابێت عەقڵی بێژی بەخوا من وە باشترە نە بەڵکو عەقڵ تەسلیمی شەرعەکەی ئەم جایشی پێکەین نەک بە عەقڵ دین بێری بە عەقڵ دای بنێ ئەگەر وابێ ئیمامی عەلی قسەیەکی جوانەیە ئەڵێ ئەگەر دین بە عەقڵ بێ ئەبێ مەسح لە ژێر جۆراب بکەی نەک لەسەرەوە چونکە ژێری بیستە بێبانی بیست نابێ کەواتە ئەمە بۆمان دەرەخات پێمان ئەڵێ ئەبێ عەقڵمانش چەندێ زیرەک بێ ئەبێ تەسلیمی چی بکەین تەسلیمی شەرعی بکەین ئەو کاتە ئێمە ئەتوانین عەقڵمان سەلیم دەبێ بەختەوەر دەبین و هەمان کاتش ئەبێ وریاش بین لە هەمان کاتشە نەفسمان حەقیە لەسەرمان ئەم نەفسەی من و تۆ هەیە إن لنفسك عليه حق پێغەمبەری نازدار فەرمووی عليه الصلاة والسلام ئەو سێ سەحابەی چوونە ماڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم پرسیاریان کرد پێغەمبەری خوا چۆنە فەرموویان پێغەمبەری خوا شەو نوێژەکە و ڕۆژوو ئەگرێ و نوێژی زۆرەکە سەحابەی وتی من تر ناخەوم هەر شەو نوێژیەکەم یەکێ وتی هەر ڕۆژوو دەگرم ئەکێکی تر وتی کە هەر نوێژەکەم کاتێ هاتەوە بۆ ماڵ پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ئەمەیان گێڕاوە چوو مزگەوت مسڵمانانی کۆ کردەوە بانگیانی کرد تیوەرن نوێژ ئەکەم و ئەخەومش نوێژ ئەکەم وەک بڵێ ئەخەوم ڕۆژوو ئەگرم ڕۆژوش ناگرم نوێژ ئەکەمش ئیسراحەت چەکەم ڕاکی کرد ڕێسی یعنی ئەوە ڕێکی کردەوە دنیا بۆیە وتی وا مەزانن دین هەر حاتە هەر نوێژ بکەی نە هەر دنیا بگری قیامەت بگری واز بێری لە دنیا ئێستا ئێمە زۆر جاڵین واز بێرن لە دنیا مانای ئەوە نییە واز بێریتر لە دنیا بەس خەریکی قیامەت ئەمەش نایە ئەبێت تۆ چی بکەیت تەرازویەک دانەی ئەم دنیای خزمەتی ئاخیرەتەکەت بکە هەماهەنگی لە بەیانی نەفسی خۆت ئیسراحەتی پێ بدەی نەفس بەڵام لە ئەندازەیەک کە لە بەرامبەرەکە نەخوا ئیمام شافعیە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێت چوار کەسم مرۆڤ چوار جۆرە ئەم چوار جۆرەی کێکیان ئەفەرمێ نازانێ کە ئەڵێ ئەزانم ئەڵێ ئەمە زۆر خەتەرە ئەم جۆرە مرۆڤانە زۆر خەتەرن هەچ نازانێ کاتێک قسەکە هەموو شتێکە ئەنەما ئەزانێ و ئەژێ ئەمە جۆری خەتەرن ئەم جۆرە مرۆڤانە هەشمانە بۆ نمونە ئەفەرمێ بەڵام هەیە نازانێ بەڵام ئەزانێ جارجار گەرەیەکی دی بخەیتە فکری خۆی ئەزانێ بەڵام سێرەکەی لە فکری چووە یان ئەو کاتە لە فکری نییە ئەیخەیتە فکری ئەمانە چاکە ئەو دوانەکەی ترش عەکسی ئەم دوانن چۆن ئەڵێ کە هیچ نازانێ و ئازانێ هەموو شتێ ئەزانێ بەڵام هەمانە وەک یەکەم عەکسی یەکەمە کە ئەڵێ بۆ نمونە هەموو شتێک وا ئەزانێ کە ئەزانێ بەڵام عەکسەکەیەتی و جۆری دووەمانشەیە ئەزانێت و بەڵام هەڵاکە ئەوە نییە بیخەیتە فکری سوور ئەزانێ ئەم کارە ئەمەیکە خراپە ئەیشیکە ئەوە خراپە ئەو کۆمەڵە خراپە بەڵام هەشمانە نە ئەزانێ بەس سێرەکەی لەو ئیشا لە فکری چووە ئەیخەیتە فکری ئەگەڕێتەوە لە خراپەکە لە چاکەکەش سێرەکەی ساردە سێرەکەی سستە چاک دەبێتەوە ئەبوو جەهل قسەیەکی ئەبوو جەهل هەیە خۆشکەزای ئەبوو جەهلان پیاوە مەیسوورەی کوڕی مەخرومەیە شتێک وایە ناوەکە ئەڵڵاهو ئەعلەم دێتە لای ئەڵێ خاڵە بە ئەبوو جەهل ئەبوو حەکەمیان پێ ئەو جاران پێغەمبەری خوا ناوینە ئەبوو جەهل وتی خاڵەیەتی وتی خاڵە ئەم پیاوە ئێوە دژایەتیەکەن ئەم گەنجە ئێوە درۆتان بینیە لێی قەزی پێغەمبەری خواستم لە گەنجێتی
وتیان نەوەڵا سێر ئەمانە کاتێ دژایەتی پێغەمبەریانە کرد خۆ ئەیانزانی سوور پێغەمبەر حەقە بەس لەبەر چییە؟ یان حەسوودیە زۆر جار ئەو مرۆڤانەوان یا حەسوودیە یان نەفسی کوبریە کیبر حەز ناکە ئەو لەو گەورەتر بێ یان پێی ناخۆشە ئەو بەرزتر بێتەوە یان شتێ ئەمانەیە ئەم قیسەیە ممان پێڵێ ئەڵێ خاڵە ئەم پیاوە ڕۆژێ لە ڕۆژان لە گەنجێتیدا درۆتان بینیە لێی وا دژایەتیەکەن وتی نەخێت ناوەڵا درۆی ئەو لە گەنجێتی ناوی ئەمە ئەبوو جەهل ئەڵێ سادق الئەمینە وتی باشە خاڵە ئەم پیاوە گەورە بوو بەتەمەن بوو ڕیشی سپی بوو ئایا لە ڕیشی سپیا درۆتان بینیە لەم پیاوە وتی خوشکەزا ئەگە کەسێ لە گەنجایەتی درۆ نەکا لە پیرێتی چۆن بە ڕیشی سپیۆ درۆکە وتی دەی باشە خاڵە مەدام تۆ ئەمەزانی بۆ ناکەوی تۆ دوای ئیمان بێنی کە تۆ ئەم پیاوە ئەمەنە ڕاست ئەیناسی ئێستا ئینسانی وایە خۆ ڕاستە بەرامبەرەکەش ێزانی ڕاستە بەڵام قەت ئەوە ناکا بڵێ ڕاستە چونکە بۆ ئەوانە لە دڵیایەتی یا حەقدە نەفسی تەقەبڵ ناکە یان کیبرە ئەمانەی ئەم سیفەتە خراپەنە خوا پەنامان بدە ئەفەرمێ وتی خاڵە من ئەگەر ئیعترافی پێ بکەم ئەو کاتە ئەو دەسوودارەیەی من گەرەکمە چێ بۆ محەممەد فێ نەفسی کە چیارە بڵێ ئەوەی یعنی من ئەمەوێ خەڵک سێردەم من بکانەک سێردەمەوە ئەمە یەکیان دووەمی وتی ئەی من خۆم بە خاوەنی ماڵی خوا ئازانم چۆنە بێ محەممەد بێتە خاوەنی سێهم وتی خوشکەزا من لە ناو قەومەکەم دەم سپیم ئەبێ هەر من دەم سپی بم نابێ کەسێکی تر بێتە دەم سپی لە من مناڵترش بێ ئەمانێ کەواتە ئەم پیاوە خۆ ئەیزانی پێغەمبەری خوا لەسەر حەقە سە خەڵکێکە دینی ئیسلام سەد ئەزانێت دینێکی ڕاستە و جوانەوە هەموو شتێکە بەڵام سێرەکەی ناگونجێ لەگەڵیا ڕەفز لێکاتەوە سێ و شەهەن زۆر خراپە ئیمانداران وریابن سێ و شەهەن زۆر خراپە قەت بەکاری مێنە یەکێ من لە کەلیمەی وشەی من بەکاربێنی من وە چونکە من کەلیمەی کێیە ئیبلیس ئەنە خەیر ئەنە وتی من خەیرم زۆرە خودایە لەکێ لە باوکە ئادەم چونکە ئەو لە قوڕە من لە چیم ئاگرم من ئەبێ من تەفڵی چۆن ئەبێ من سوژدە بەرم بۆ کەسێ لە قوڕ بێ من لەو باشترم قەت مەدحی خۆت مەکە قەت پێت خۆش نەبێ خەڵک مەدحت کا مەدحی کردی بێژە تو خوایە باسی مەکە لای منە سەحابە جاران وا بوو یەکێ مەدحی بکردایە لە بەردەمیا چنگێ خۆڵێگرت ئەویت ئەی واز دێنی یان بیکەمە سەر و چاوتە ئێستا یەکێ لای ئەمە مەدحمان کە کەمان خاسەکەین وای ڕاست وایە من زۆر وام من زۆر میومم ئەمە لەکوێ ئەوە لەکوێ ئەوان وا بوونە پیاوچاکەن دووەمیان ئەو کەلیمە زۆر خراپە بڵێ من هەموو شتێکم من وا من تر ئەمە خراپە چونکە وشەی کێ لە قورئانە تۆمار کراوە وشەی ئیبلیسە دووەمیان من عیندی لای من ڕێگای من ئەمش خراپە چونکە ئەمەی کێیە ئەمەشین فیرعەونەویت لای من دەسەڵاتەکەی من خوای سەرزەویم من خوای سەر ئاسمانم خوا پەنامەمدە ئەم وشەش خراپە هین کێ فیرعەون وشەیە ترمانەیە سێهەمیان هین قارونە ئەوانەی کە وا زۆر لە خۆیان بەرزن گەورن ئەوان شەریانەوت لای ئێمە ئەمانە ئەم وشانە ئەومان پێڵێ ئەبێ وریابی نەفسی خۆمان ڕابێنین لەسەر ئەوەی کینەی تیا نەبێ غلی تیا نەبێ حەسوود نەبین چونکە ئەمانە لەگەڵ ئیمانە جێی نابێتەوە لە نەفسی ئێمە ڕەمەزان ئەمانەمان پێتەرکەکە لە ناوی ئەدا ناهێنێ خاڵێکی تر لەوانە کە ئێمە تووشی دەبین ئەوش ئەوەیە لەگەڵ نەفسی خۆمانە گەوریان نەبین ئەوش ئەوەیە ئێمە ئەبێ عقابی خۆمان بدەین نەفسی خۆمان لەسەر ئەو شتانەی کە نەفسمان هەڵەمان پێەکە ئێمە سێ دوژمنمان هەیە تەقریبا شەیطان ئەوە دژمنێکی سەرەکیە بۆ مرۆڤ نەفسمان ئارەزوومان نەبێ لە حەڵاڵە بەکاربێنین نابێ لە حەرام وریابین
ئارۆزەکانمانە بێ لە حەڵاڵ زۆرینەی ئەمڕۆ کەوتەتە حرامەوە زۆرینەی ئارەزوو زۆرینەمان ئەکەوینە حرامەوە نەفسە حەزمان لە شتێکە ئەمانەوێ هەر دەستمان کەوێ بە حەڵاڵ بە حرام بێ زۆرینەمانەکەوینە هەڵەوە شەیطان پێمانەکە ئەم سیانە کۆنتڕۆڵ کە تۆ ئەبیتە مەلایکە و لەسەر زەویە گەڕێی بۆ خۆت ئەگەر ئەمانەش خۆت دەیدەستیوە فەوتی بەڕاستی چونکە ئیمامی عەلی زۆر جوانە فەرمێ ئیتیباع الهەوە وطول الأمل ئەو کەسانە یەکێکیان شوێنکەوتنی بڵین ئارەزوو هەوا و نەفس یەکێکیانش ئەمەل درێژی کە ئەنەما تۆ زۆر دەمێنی مردن بۆ تۆ نییە بۆ کەسێکی تر ئەم دوانە بۆیە ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر جار لە بینی ئەمانە وەسەط هەڵەبژار وەسەط یعنی ناوڕاک ناوڕاستی هەڵەبژار تەماشای پێغەمبەری خوا شکەین لە کۆتاییاڵین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جا دوعاکانی کە لەوانە ئەو دوعاشیریانە ئەوەیە کرد اللهم لا تكلني إلى نفسي خوایە نەمدەیتە دەست نەفسی خۆم چی قەترەیە چاوپرکانێک ئیسام چاوە نییە کە دای ئەگری بەرزی ناکرد بە ئەندازەی ئەو چاوە کە دائەبەزێ خوایە بە ئەندازەی ئەوە نەمدەیتە دەست نەفسی خۆم چونکە نەفس مشکلێ پێغەمبەری خوا لە دوعاکانی زۆر جا ئەیوتیان ئەیوت خوایە نەفسم تەقوای پێبەخشی خواترپەرستی پێبەخشی یان زۆر جار دوعای دەکرد خوایە تەسلیمی نەفسی خۆم نەکەی تەسلیمی ئیمانم کەی و خۆتش یارمەتی دەرم بێ کەواتە مانگی ڕەمەزان قەڵغانە بۆ ئەوەی وریای نەفسەکانی خۆمان ڕامان گرتووە دوای ڕەمەزانش لەگەڵیا بین خۆمان تەسلیمی نەفس و ئارەزووی خۆمان نەکەینەوە و هەرچی شتێکش خراپە لە نەفسماندا لای بین نابێ تۆ شتێ بکەی بە عەقڵی خۆ نابێ زۆر شتەی سەر ئیمانداران ئەیکەین هەڵەیە زانی تەنانەت هەڵەی عیبادەتەکەشە عیبادەکەت لێ قبوڵ نییە ئیتر بۆ خۆت بیکە زۆر جاری ئەمە یکەین ڕزەمان تاڵە بێ ناوێرین بەعزەجان ناوێرینش قسە بکەین چونکە لێمە عاجزە بن مسلمانان ژە نا تو تووشی خێر نایلی مامۆسا من تووشی ئەو خێرە بم ئەخە دیوانیە ئەم ئیسلامە هاتووە وانیە ئیستە لەم کاتا من زۆر جار گلەیم ژلەیەکرێ بە سەحەر ئەڵێمشەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگە تاعون هات ئەگە دوو دراوسێ بوون دراوسەکەت ئەگە تاعونی گرت کۆرۆنەی گرت شەرعەن دروست نییە تۆ بچی بۆ ماڵیان ئەگە بچی بۆ یارمەتیش تۆ گونەحباری شەرعەن وایە ئای مامە چاوسەکەم بمرێ هەر ئیماندارێ من ئەگە بە کۆرۆنا مردم هەموومان هەر کەسێک پێویست ناکە ئەم شارە هەمووی بێ لەسەر من نوێشکە من شەهیدم تر بۆچیەتی کەی پێویستەکە دوو مسلمان شەش مسلمان هەشت مسلمان نوێشکە لەسەری کافیە لەسەر گشتمان کەوتە خۆ نوێژی جەنازە فەرز عەین نییە ئیلا ئەبێ هەر کەسێ بمرێ پاکمان کۆبینەوە پێغەمبەری خوا نوێژی نەکردە لەسەر جەنازە تو لەو عەزیزتری تۆ لەو خەمخۆرتری هەندێک شتەی حاڵەت زەروریاتەیە لە کاتی زەروریات باش نییە شتی زۆر شێ یعنی لەو بابەتێلە ئەبێت تۆ تەحەفوزکەی دین هاتووە بۆ سەلامەتی نەفس بۆ چوار شتاتە یەکێ لەوانە نەفس هەر شتێ زەرەری دا لە نەفسی تۆ حرامە بیکەی دالوکەی ئێمە ئەگەر بەیانی بۆمان دەرکەوێت لەم مزگەوتە خەڵک دێ بۆ ئەم مزگەوتە خوا نەکا خوا دوورمان خواستەوە بۆمان دەرکەوێت ئەگەر ئەم مزگەوتە هەر مزگەوتێ بۆمان دەرکەوت کە خەڵک لە ڕێگای نوێژەوە تووشی کۆرۆنا دەبێ وەڵڵاهی بین بۆ مزگەوت نوێژکەین وەڵای خێرمان ناکەن وەڵای شەرما بۆ نووسری وەڵا هەر برایەک ئەو دکتۆرە پێمی وت باس یەکەم خەڵکی وامانەیە کۆرۆنەی گردووە تێ بۆ مزگەوت وەڵڵاهی ئەوە نەخێری ناکە ئەوە لە من وەریگری وەڵڵاهی نەخۆشی کۆرۆنات بێ بۆی ناو جەماعەت ئەوە نەخێرت ناکە دەبام گونەحبار چونکە تۆ کۆرۆناتێ شەرعەن نابێت تۆ تێکەڵی قەڵەباڵغ بی چۆن دی چۆن مسلمانان خەیتە تەهلوکەوە نەخۆشی خۆت ئەزانی فەحست کردووە ڕۆژی ناگری لە ماڵ دێی بۆ مزگەوت بۆ تەراویح بۆ نایگری نەخۆشم بۆ ڕۆژەکەی بۆ تەراویحەکە بۆ نەخۆشنی مەیە کاکە بۆچیتی بەلای من ئەمە گشتی وە نەفسی خۆمان نەیکەین ئارەزووی خۆمان نەیکەین وە شەرع نایکەین من نەخۆشم نایم کاک خۆ فەرز نییە کاکە خۆنەیە چی یعنی لە ماڵا بیکە ئەجرەکەت بۆ نووسی و تاوە
مەدام تۆ ناساغی ئیسلام هاتووە ئیسلام يسر ولا تعسر گردم نازاکەن کە من درێژ بوو وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته.